بەیانیتان باش میدیاکارانی خۆشەویست بینەرانی بەڕێزی سەرانی عزیز بەخێر بێن بۆ کۆنگرەی ڕۆژنامەوانی ڕاگەیاندنی پرۆژەی خەڵاتەکانی ڕوانگە بۆ ساڵی 2020 بە دروشمی داهاتوت بنەخشێنە دەستگای ڕوانگە پرۆژەی خەڵاتەکانی ڕوانگە ڕادەگەێنێت. پرۆژەی خەڵاتەکانی ڕوانگە هانی لاوان دەدات، هانی گەنجانی داهێنەر دەدات بۆ دەرخستنی تواناکانیان، هەروەها شکۆڤەکردنی هەوڵەکانیان لە بواری داهێنان بۆی بتوانن لە 10 بواری جیاواز بەرهەمەکانیان پێشکەش بکەن. پرۆژەی خەڵاتەکانی ڕوانگە بۆ ساڵی 2020 لە 10 بواری سەرەکی پێدێت، ئەوانیش فۆتۆگرافی، وێنەکێشان، داهێنانی زانستی، دەستپێشخەری کار، پرۆگرام سازی، کورتە چیرۆک، تاکژەنی میوزیک، هونەری ریسایکلینگ، کورتە فیلم، هۆنراوە. لاوان و گەنجان لە سەرانسەری هەرێمی کوردستان ئەوانەی کە تەمەنیان لە نێوان 15 بۆ 25 ساڵیدایە لەمڕۆوە لە 20/7/2020 دەتوانن بەرهەمەکانیان لەم 10 بوارەی ئاماژە پێشکەش بکەن تاوەکو بەرواری 1/11/2020. دواتر دوای ئەوەی ئەو بەرهەمانەکە پێشکەش کرا لەلایەن لیژنەیەکی پسپۆڕەوە هەڵسەنگاندنیان بۆ دەکرێت و لە کۆتاییشدا لە ئاهەنگێکی شایستەدا توانای ئەو لاوانە نیشان دەدرێت و براوەکان خەڵات دەکرێت. شایانی باسە خەڵاتەکانی ڕوانگە لە 6 ساڵی تەمەنیدا 180 لاوی کاندید کردووە بۆ ئەم پرۆژەیە و هەروەها 60 لاو بە پلەی یەکەم خەڵاتەکانی پرۆژەی خەڵاتەکانی ڕوانگە توانیوانە خەڵاتەکەی بەدەست بهێنن. ئێستاش دەچمە لای بەڕێز نەوزاد عەبدولکەریم بەڕێوەبەری پرۆگرامەکان بۆ خستنە ڕووی مەرج و ڕێنماییەکانی پرۆژەکە. باینتان باش بەخێر بێ نامدەبوو بۆ باسکردن لەسەر مەرجە گشتیەکان یەکەمیان بە تەمەن دەست پێ دەکەن تەمەنی بەشدار بوو ئەبێ لە نیوان 15 ساڵ بۆ 25 ساڵدا بێت. دووەمیان بەرهەمەکە ناوی پێشتر لە هیچ شوێنێکی تر بەڵاو پێکرابیان نمایش کرابێت کەواتە بێ بەرهەمی ساڵی 2020 بێت. سێمیان بەشدار بوو دەبێت تەنها بە یەک بەرهەم بەشداری لە خەڵاتەکانی ڕوانگە بکات. چوارەمیان هەر کەسێک دانیشتووان پارێزگاکانی هەرێمی کوردستان دهۆک، هەولێر، سلەیمانی، هەڵەبجە لەگەڵ پارێزگا کەرکووک مافی هەیە بەشدار بێت لەو پێشکەشکردنە. پێنجەمیان بەرهەمەکە وەکو کاک ئاری ئاماژەی پێکرد لەمڕۆ دەتوانن بەرهەمەکانیان پێشکەش بکەن تا بەرواری 1/11/2020. شەشەمیان بەشدار بوو دەبێت ئامادەی تێدابی ئافونکەن بۆ هەر چاوپێکەوتنێک ولیکوڵینەوەیەک کە لە لیژنەی هەڵسەنگاندنەوە بۆی بکرێت. هەفتەمیان بەشدار بوو دەبی کۆپی ناسنامەی خۆی لەگە ژمارە تەلەفۆن و ناو شوێنی نیشتەجیبوونی خۆی لەو فۆرمەی کە دواتر خات و دلڤین باسیاکات ئەو فۆرمەیە پڕکاتەوە بەو زانیاران. کۆتاییەکە ئەبێ ئەو بەرهەمەی کە خەڵات وەردەگرێت ئێمە دەستگای ڕوانگە مافی بەڵاوکردنەوە و هەیە و دەتوانیت لە هەر کات و شوێنێک لەگەڵ هەر کەناڵێکی ڕاگەیاندندا بەرهەمەکە بەڵاوی پێ بکرێتەوە کەواتە بەس تەنیا بۆ کاری بازرگانی نەبێت. سپاس. ئێستاش لەگەڵ بەڕێز خات و دلڤین ڕێخەری ئەم پرۆژەیە باسی زیاتری ئەم پرۆژەیە. زۆر سپاس کاک نەوزاد دووبارە بەخێر بن. سەبارەت بە چۆنیەتی پێشکەشکردنی بەرهەمەکان و بەشداریکردن لە خەڵاتەکانی ڕوانگە بۆ ساڵی 2020 ئێمە هەڵمانداوە بە هەموو جۆرێک ئاسانکاری بکەین بۆ لاوی بەهرەمەند تاکو بتوانین فۆرمێکی ئۆنلاین دروست بکەین و لە ڕێگەی ئەو فۆرمەوە گەنج بتوانێتن بە شێوازی ئەلکترۆنی ئۆنلاین بەرهەمەکەی خۆی پێشکەش بکەن. بۆ ئەم مەبەستە ئەو فۆرمە ئۆنلاینە دروست کراوە و لەسەر ماڵپەڕەکانی دەستگای ڕوانگە لینکەکە گەنجەکان دەتوانن بدۆزنەوە. ئەو گوگل فۆرمە لە ڕێگا و گوگل فۆرمەوە بەرهەمەکانیان پێشکەش بکەن. پرۆسێسی پێشکەشکردنی بەم شێوەیە دەبێت سەرەتا ئەم گەنجە بە ناونیشانێکی ئەلکترۆنی خۆی تۆمار دەکا و مەرجە گشتیەکانی بۆ دەردەچێت. دواتر ئەو بوارەی هەڵدەبژێرێت کە بەهرەی هەیە لەو بوارەدا کە مەرجەکانی تایبەت بە بوارەی بۆی بەدەردەچێتن. دواتر گەنجی بەڕێز دەتوانێتن زانیاری کەسی خۆی لەو سەفحەیە پڕ بکاتەوە و بەرهەمەکەی خۆی لەو فۆرمە هاوپێچ بکاتن.
شانی باسە کە لەو بوارانەدا باز بکەم کە گەنجی بەڕێز تەنها دەتوانێتن بە شێوازی ئەلکترۆنی ئۆنلاین بەرهەمەکەی خۆی پێشکەش بکات کە بریتین لە کورتە فیلم، فۆتۆگرافی، کورتە چیرۆک، دەستپێشخەری کار، تاکژەنی میوزیک، پرۆگرام سازی هۆنراوە و هەروەها سێ بواری ترمان هەیە کە لاوی بەهرەمەند پێویستە سەردانی یەکێک لە ئۆفیسەکانی دەستگای ڕوانگە بکاتن کە ناونیشانی ئۆفیسەکان لە سەر گۆگل فۆرمەکە ئاماژەی پێکراوە. ئۆفیسەکانمان لە هەولێر، لە سلەیمانی، لە دهۆک، لە هەڵەبجە و ئەو سێ بوارە بریتین لە هونەری ڕیسایکلین، داهێنانی زانستی، وێنە کێشە. لاوی بەهرەمەند دەتوانێتن بۆ زانیاری زیاتر پەیوەندی بە ژمارە موبایلی 0850 812 22 29 بکاتن یاخود بە ناونیشانی ئەلکترۆنی awards@rwanga.org بکات. من ژمارە موبایلەکە دووبارە دەکەمەوە بۆ بەڕێزان 0850 812 22 29. زۆر سپاس. زۆر سپاس. ئازیزانم دووبارە ئەو بەشانە دووبارە دەکەمەوە ئەو دەبەشەی کە لاوان دەتوانن بەرهەمەکانیان پێشکەش بکەن ئەوانیش فۆتۆگرافی، وێنە کێشان، داهێنانی زانستی، دەستپێشخەری کار، پرۆگرام سازی، کورتە چیرۆک، تاکژەنی میوزیک، هونەری ڕیسایکلینگ، کورتە فیلم و هۆنراوە. لاوان دەتوانن دوای خوێندنەوەی مەرج و ڕێنماییەکان بەرهەمەکانیان پێشکەش بکەن. وەک دڵویخان باسی کرد فۆرمێکی ئۆنلاین دانراوە بۆی ئاسانکاری بۆ لاوانە بکرێت. لاوان دەتوانن سەردانی ماڵپەڕی سەرەکی دەستگای ڕوانگە بکەن یاخود ماڵپەری سەرەکی ئەو پرۆژەیە کە پێکدەن لە rwanga.org/awards لەوێ گشت ڕێنماییەکان هەیە، گشتمەرجەکان هەیە، هەروە ژمارە تەلەفۆنەکان دووبارە دەکەمەوە بۆ هەر پرسیارێک، هەر سەرنجێک، هەر تێبینێک دەتوان پەیوەندیمان پێوە بکەن بۆی زیاتر ئاسانکاریان بۆ بکەین کەسانی تەکنیکی و کەسانی تایبەت بە پرۆژەکە هاوکاریان بن لە پێشکەشکردنی بەرهەمەکانیان. ئەویش ژمارە مۆبایلی 0850 812 22 29 و زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. هەر پرسیارێک هەبێت زۆر باشە. با پرسیارەکان هەمووان گرنگ یەکێک وەڵامیان دەدەین. زۆر بەشێکی وەڵامی پرسیارەکەی بەڕاستی دەدەمەوە کە دڵوینخان باسی کرد. ئێمە بەڕاستی لە دوای هاتنەکایی ئەو ڤایرۆسی کۆرۆنای تازە کۆڤید-19 پرۆژەکانی ئێمە بەشێکی گۆڕانکاری بەسەر داهاتوە. بەڕاستی وا دیزاینمان کردو یاخود وا گۆڕانکاریەکانمان ئەنجام داوە بۆی کەمترین نزیک بوونەوە لە نێوان ئەو کەسانە هەبێت کە پەیوەندیان هەیە بە پرۆژەکە. بۆ نمونە بۆ پرۆژەی خەڵاتەکانی ڕوانگە شێوازی پێشکەشکردن فۆرمێکی ئۆنلاینماندانە ئەو بۆی لاوان بتوانن لە ڕێگەی ئۆنلاینەوە بە کەمترین بەرکەوتن، کەمترین نزیکبوونەوە لە یەکتری بەرهەمەکانیان بە ئاسانترین شێوە پێشکەش بکەن. ئەو بەرهەمانەشی کە پێویستە بگەیەندرێتەوە ئۆفیسەکانی دەستگای ڕوانگە لەوێش ئامادەکاری کراوە کە بەرهەمەکە وەردەگیرە پرۆسەیەکی تایبەت بەوە هەیە بۆی کە ئەو بەرهەمە وەرگیرە پاک بکرێتەوە دابدرێت دواتر کە لیژنەی هەڵسەنگاندن ئەو بەرهەمەی وەرگر ئەو بەرهەمە تاقیم کرابێ یاخود پاکرابێتەوە.